خەڵکی کوێی؟ خەڵکی حەلەب. حەڵەب سووریا. چیەکەی لێرە؟ من دەفاتی مەکڕم. دەف؟ بۆچی دەبلێ؟ بۆ مەدیعی دەرێ. باش ئەی کەس پارە دەداتێ؟ نا. یعنی بۆ پارە نییە؟ نا. وەڵا فەرەبەر بژیت. حەزەکەی چەترێکی ڤارێ بینێ و تەڕ نەبی؟ ئەی تۆزێک دەفیشمان بۆ بژەنێ. بێڵا بێ. أشهد أن لا إله إلا الله لا إله إلا الله. مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك يا خير الخلق كلهم. ثم الرضا عثمان عن بكر عمر عثمان وعن عثمان في دوا المدن. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك دەست خۆش بێ. الخلق كلهم. ئەم چەترش بۆ خۆت بە هەڵی کەوا تەڕ نەبی باشە؟ ئەی بژی دەست خۆش.